پارێزگاری هەڵەبجە و کرماشان لە سەرکردنەوەی مەرزی شوشمەیە ڕێککەوتن لە چوارچێوەی سەردانەکەیدا بۆ کۆماری ئیسلامی ئێران و لە میانی کۆبوونەوەیەکدا لەگەڵ بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی ئێران و لەو نێوەندەدا ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە لەگەڵ تەیب سەحرایی پارێزگاری کرماشان کۆبووە. لە کۆبوونەوەکەدا پارێزگاری هەڵەبجە کرانەوەی پرۆسەی گەشتیاری بۆ هاوڵاتیان لە مەرزی شوشمێ چەوێڵەوە بە گرنگ وەسف دەکات و هەنگاو ئامادەکاریەکانی ئیدارەی پارێزگای هەڵەبجەی لە مەرزەکە بۆ باس کردوون. جێگەی ئاماژە پێکردنە بڕیاریکردنەوەی مەرزەکە وەک مەرزێکی گەشتیاری و بازرگانی بڕیاری لەسەردراوە و هاوکات بڕیارە دوای ڕێکارە ئیداریەکان ئامادەکاریەکان بە ڕەسمی ڕابگەیەنرێت. ڕۆژی پێنجشەممە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان هەر چوار پارێزگارەکە سەردانی ئێرانیان کرد لەوێ لە ورمێ لەگەڵ پارێزگارانی کرماشان و ورمێ و هەروەها هەستنە کۆبوونەوە ئەوان کۆمەڵێک بابەتی گرنگ هەبوو لە نێوانیاندا کە تاوتوێیان کرد سەرپەرشتیارانی دارە سەربەخۆکانی هەرێمی کوردستانیش لەوێ ئامادە بوون. بەڕێز هەڤاڵە بووبەکر پارێزگاری سلێمانی وەکو پارێزگاری سلێمانی بەشداری کۆبوونەوەکان کردبوو. ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت زیاتر لەبارەی سەردانەکان قسە دەکەین و لێی دەپرسین. دکتۆر هەڤاڵم کاتت باش و بەخێر بێی سپاس کە میوانی کوردستان 24 سەرەتا مەوێ سەبارەت بە کۆبوونەوەکەتان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران قسە بکەین. وردەکاری کۆبوونەوەکان چی بوون؟ چه بابەتێکی نوێ لە نێوان هەردوولادا باسی لێوە کرا؟ سپاس بۆ بەڕێستان. ئێمە لەسەر بانگشتی فەرمی و داواکاری وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران و بە تایبەتی پارێزگاری ورمێ و بە بەشداری بەڕێز وەزیری ناوخۆی کۆماری ئیسلامی ئێران و یاریدەدەری وەزیری دەرەوە بۆ کاروباری دیپلۆماسیەتی ئابووری و یاریدەدەری وەزیری دەرەوە بۆ کاروباری عێراق و بە مەسوولەتی مەلەفی دەرەوە لە وەزارە لە پەرلەمانی ئێران و پارێزگارە بەڕێزەکانی ورمێ و سنە و کرماشان و ژوورە بازرگانیەکان و لایەنە پەیوەندیدارەکانی تر کۆبوونەوە لە ورمێ. کۆبوونەوەکە 2 ڕۆژ بوو. کۆبوونەوەی ڕۆژی یەکەم کاتی بەیانی زۆر گرنگ بوو لەبەرەوەی هەموو ئەوانەی کە وتم کە بڕیار بەدەستی کۆماری ئیسلامی ئێرانە تیای ئامادە بوون. ئێمە وەکو پارێزگارەکان و سەرپەرشتیاری ئیدارەکان و ژوورە بازرگانیەکان بەشدار بووین. زۆر بابەتی هەستیار و گرنگمان لەگەڵ تاوتوێکردن بە تایبەتی بابەتی بازرگانی و ئاڵوگۆڕی بازرگانی و ئەو گرفتانەیەن لە ڕووی ستانداردی کەلوپەلەکانەوە لە ڕووی نرخەوە لە ڕووی کوالیتیەوە هاتن و ڕۆشتن و گەڕانەوەیان باری یەکسەرەوە و ئەو گرفتانەی کە هەن مەسەلەی نەختینە مەسەلەی ناردەندەرەوەی کاڵا لە هەرێمی کوردستانەوە بۆ ئەو شوێنانە مەسەلەی ئاو مەسەلەی کێشەی ئاژەڵدارەکانمان لەو ناوچە سنووریانە چونکە ئێمە هاوسنووری ڕۆژهەڵاتی کوردستانین و تێکەڵاوێکی زۆر هەیە لەو نێوەندانەیە بابەتی گەشتیاری بابەتی خوێندن و خوێندکارانەمان کە لە کۆماری ئیسلامی ئێران ئەخوێنن زۆر بابەتی تری هەستیار لەم بابەتانە گفتوگویان لەگەڵ کرا و لەسەر کرا بە تایبەتی کە ئیستا دوای 100 ساڵ لە لۆزان کە وەکو لەوێ باسم کرد جارێکی تر ئەم جارە جیا لە وڵاتە گەورەکانی دنیا وڵاتانی ناوچەکە نەخشەی ئەم ناوچەیەدا ڕێژنەوە لە ڕێکەوتنامەی ئێران و سعودیە بەکاری زۆری تایە کە دەوڵەتەکانی ڕووسیا و سین و هەند پشتگیریەکەن و بۆ ئێمە زۆر گرنگە کە بزانین چۆن لەم بارودۆخە تازەیە هەڵسوکەوتەکەین بۆیە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگا هاوسنووریەکان کارەکانمان خستە ڕوو و گفتوگۆمان لەسەرەوە بابەتانە کرد. لە دانیشتنی ئێوارەیە هەر پارێزگایەک لەگەڵ هاوسنوورەکانی خۆی کۆبوونەوەی کرد لەگەڵ پارێزگارەکان. ئێمە وەکو سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین لەگەڵ پارێزگارەکانی کرماشان و سنەیە کۆبووینەوە و ژوورە بازرگانیەکان و سەرپەرشتیاری ئیدارە و پارێزگاری بەڕێزی هەڵەبجە گفتوگۆ کرا چونکە ئێمە بە شانازیەوە دوای ڕیفراندۆم توانیمان چه فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی بکەینەوە چه دەواازە ڕسمیەکانی باشماخ و پەروێزخان بکەینەوە چه بە هەوڵی ئێمە وەکو پارێزگاری سلێمانی 4 دەواازەی نوێمان کردەوە مەرزی نوێمان کردەوە کە کێلەیە سەیرانبەنە تەوێڵەیە و پشتەیە. قسەمان لەسەرەوە کرد بە تایبەتی پارێزگاری هەڵەبجە کە هاتوچۆی گەشتیاران و خەڵک لە مەرزی تەوێڵە شۆشمێەوە بکرێتەوە. ئومێدەکەم لە ماوەی ئەم مانگەیە بە پێی و ڕەزامەندی دراوە ئەمە جێبەجێ ببێ و جێبەجێ ببێ لە سەیرانبەن جێبەجێ ببووە و لە پشتە جێبەجێ ببێ. گفتوگۆمان کرد لەسەرەوەی مەرزی تیلەکۆ بکرێتەوە و ئەو خاڵی ئاڵوگۆڕی بازرگانیانی هەمانە ڕێک بخرێنەوە. مەسەلەی کۆڵبەرەکان کە لەسەر پێشنیازی ئێمە ئەوان لای خۆیان ڕێکیان خستوێتەوە لای ئێمەش داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین دەسەڵاتێک بە ئیدارەکان بات بۆ ئەوەی بتوانین
کۆڵبەری ڕسمیمان هەبێ و ئەو خەڵکانە لەو نەهامەتێ دەربازیان بێ کە زۆر جار تەقیان لێیانەکەونە کەمینەوە. باسی مەسلەی قاچاق کرا، باسی مەسلەی دەرمان کرا، باسی مەسلەی مخدرات کرا و من پێشنیازی ئەوەم کرد کە ئێستا بارودۆخێکی تازاتوەتە پێشەوە لە ناوچەکەیە، فشارێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان و عێراقەیە. داوام لە کۆماری ئیسلامی ئێران کرد بە ڕسمی کە دەوڵەت ئەبێت باوکی هەموو کەسەکان بێت و بتوانێت چارەسەری بکە. هەرکەس هەڵگری ناسنامە و پاسپۆرتی ئێرانیە ئەبێت دوجار دەوڵەتی ئێران لە خەمیا بێ و لۆژیکی هێز فەرامۆش بکەین، هێزی لۆژیک بخەینەگەڕ و جارێکی تر ناوچەکە لە هەر شەڕ و بەریەکەوتنێک چ لە ناوخۆ چ لە دەرەوە بپارێزین. ئەم ناوچەیە بەسانە بە ئاسایش و ئابووری هەموو دنیا کاری لەسەر. بەڵێ دکتۆر هەڤاڵ، ئەو دەواازە فەرمیانەی کە باستان لێوە کردووە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بکرێتەوە بە تایبەتی شوشمێ پشتا و هەروە سەیرانبەند و ئاماژەتان بە دەواازەی تیلەکۆش کرد. چه کاریگەریەکی لەسەر جموجۆڵی بازرگانی هاتوچۆی گەشتیاری و بوژانەوە لە دیوی باشووری کوردستانەوە دەبێت؟ ئایا ئەمە کاریگەری لەسەر ئەم بابەتانە چۆن هەڵدەسەنگێنن؟ ئەمانەمان ئێستا بەڕسمی بۆ باری بازرگانی کردوێت، ئامانجمانە بۆ گەشتیار و بۆ میوان و بۆ هاتوچۆی خوێندن و بۆ هاوڵاتیانیش بکرێتەوە. کاریگەریەکی گەورەی لەسەر ئاڵوگۆڕی بازرگانیە بێ و دەرفەتی ئیش دروستەکە. ئەوەی ئامانجی ئێمەیە زۆرترین کاڵا بنێرینە دەرەوە و کەمترین کاڵا بێنینە ناوە. گفتوگۆمان کردووە کە ناوچەی بازرگانی و پیشەسازی ئازاد لەو ناوچانەیە دروست بکرێن و ئەوان هەوڵ بن کارگەکانیان لە هەرێمی کوردستان و عێراق دروست بکەن. ئێمە بێ چاوەڕوانی بارودۆخێک بکەین، ئەگەر زۆر بە وریاییەوە مامەڵە نەکەین بابەتە ئابووری و سێکتەر ئابووریەکان لە هەرێمی کوردستانە بەرەو قەیرانێکی گەورە ئەڕۆن، بە تایبەتی لە بابەتی ئاسن کەلوپەلەکانی کە ێنە ناو هەرێمی کوردستانەوە، بەرهەمی کشت و کاڵی کە لێرەوە ئەچێ بۆ ناوەڕاست و باشووری عێراق. ئێستا حکوومەتی ئیتیحادی بەشێک لەو کەرەستە خاوانە نایەڵێت لە حکوومەتی ئیتیحادیەوە بێن بۆ هەرێمی کوردستان. سلێمانی یەکەم ناوچەیە، یەکەم پارێزگایە بۆ ئاسن لە هەموو عێراقا. ئێستا گرفتێکی گەورە لەم سێکتەریا دروست بووە. ئەبێ وریایەکی تەواومان هەبێ لەو ڕێکەوتنەی کە باسم کرد ئێران و سعودیە، ئەبێ هەرێمی کوردستان زۆر بە وردەکاری بچێتە ناو هاوکێشەکانی ئەم بابەتەوە، چونکە بە دڵنیاییەوە کاریگەریەکی گەورەی لەسەر قەواری هەرێمی کوردستان، لەسەر بازرگانی، لەسەر ئابووری، لەسەر لایەنی کۆمەڵایەتی، کلتوری، فەرهەنگی و هەموو بابەتەکانی ترە بێ و بێ بە وریایەکی زۆرەوە مامەڵە بکرێت، چ لەگەڵ حکوومەتی ئیتیحادی چ لەگەڵ وڵاتانی ناوچەکەیە. بۆیە ئێمە لەگەڵ ئەمانەمان هەمووی گفتوگۆ لەسەر کرد و بە دڵنیاییەوە ئەو دەواازە و مەرزانە یارمەتیدەری گەورە ئەبن بۆ ئاڵوگۆڕی بازرگانی و جوڵەی بازرگانی کە ئێمە لە ڕابردووە توانیمانە بە باشی ئیدارەی بین و لە کاتی کۆرۆنایە بۆ چەندین قات ڕادە و ڕێژەی ئاڵوگۆڕی بازرگانی و جوڵەی بازرگانیمان نەگڕانەگردووە، زیادمان کردووە. بەڵام ئەبێ ئەمانە ببینە ئاستێکی پێشکەوتوتر و ڕێکخراوتر و مەرزەکان بەپێی پسپۆڕیان دابەش بکەین و هەوڵ بین زۆربەی ئەو بارانی کێن بۆ عێراق و ناوەڕاست و باشووری عێراق لە هەرێمی کوردستانەوە بێن، گومرگەکان یەکخەین، ئەو گرفتانی لە سنوورەکان و دەواازەکان هەنلایەن بەرین. ئەبێ هەوڵ بین کە ئێمە بێ بە سوودی ئابووری بۆ هەموو کوردستان، نەک بۆ چەند کەسێک یا چەند کۆمپانیایەک یا چەند حیزبێک یا چەند لایەنێکی دیاری کراوە. باشە دکتۆر هەڤاڵە، بابەتانی کە باستان کرد لە بواری بازرگانی و گەشتیاری کە سوودی بۆ ئابووری کوردستانیش دەبێت، بەڵام لە بواری کولتوری کۆمەڵێک خاڵی هاوبەش لە نێوان هەرێمی کوردستان بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستانیش لە سلێمانی بۆ لاشۆتۆزە نزیکبوونەوە زیاتر هەیە. ئەم بابەتانە چۆن دەکرێت لە داهاتوودا کاری لەسەر بکرێت؟ ئەمە قازانج و کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت؟ ئەمە بۆ ئێمە گرنگە. یەکەم بۆ ئەوەی ئەو بنیاتە نیشتیمانی و نەتەوەیی هەمانە کورد وەکو یەک پارچە لە هەموو دنیاە بپارێزین. گرنگترین شت کە ئەتوانێ کورد پارێزە زمانە، پەروەردەیە، کلتورە و پەیوەندی ئابوووریەکانیەتی. من بە ڕاشکاوانە لە کۆبوونەوەی یەکی مانگ ناوتم کە کاسەی پڕ ئاشتی ماڵە. ئەمە بۆ دەوڵەتیش ڕاستە، بۆ خێزانیش ڕاستە، بۆ هەرێمی کوردستان و بۆ ئێران و دەوڵەتانی ناوچەکە و دنیاش ڕاستە. ئەبێ هەوڵ بین ئێمە پەیوەندیە بازرگانی و کلتوری و گەشتیاری و ئابوووریەکان پتە و بەهێزکەین. ئەگەر ئەمانەمان بەهێز کرد، ئەو بابەتانی تری کە دەوڵەتان بەدوایەوەن لە مەسلەی ئەمنیەت و مەسلەی سەربازی و مەسلەی سیاسی خۆیانە بن بە تەحسیل حاصل و خۆیان یەنە پێشەوە. بەڵام ئەگەر ئەوانەمان نەکرد، گرفتی گەورە لە بنیاتی کۆمەڵایەتیمان دروستە بێ. ئێمە لەگەڵ ئەو شارانی باسم کرد و ئیستاش لەگەڵ ورمێ ئەو پەیوەندیانەمان دروست کردووە، چ لەسەر ئاسی زانکۆکان و خوێندکاران و توێژینەوە، کۆنفرانس و دیبیت و کۆڕبەندە زانستیەکان، چ لەسەر ئاسی کلتوری و ڕۆشنبیری، چ لەگەڵ لەسەر ناوەندە کلتوریەکان، شوێنەوارەکان، مۆزەخانەکان، منەوەرانی ئەو شوێنانە، شوێنەواریەکان، گەشتیاری تەندروستی، گەشتیاری شوێنەوارناسی، گەشتیاری ئەوەی پێوترێ
فەندەقا گەشتیاریەکانی تر زۆر بەباشی چوینێتە پێشەوە چ لەگەڵ سنە چ لەگەڵ کرماشان چ لەگەڵ ورمێ و ئێمە لەگەڵ چەند شارێکی تری ئێرانی شەمانە بۆ نمونە هەمەدان ئەسفەهان مازندەران تاران و شارەکانی تریش مەبەستمانە ئەم پەیوەندیانە پتەوە بەهێزکەین بنیاتی کللتوریمان لە یەکەوە نزیکە سراکشەری زمانەکەمان لە یەکەوە نزیکە مێژوویەکی دوور و درێژمان هەیە پێمانوتن کە تەنیا مێژوو ئیستا بەیەکیەوە نەبەستوین هاوچارە نووسیشین بۆیە بێت تێگەشتنی باشتر هەبێ بێبڕوامان وایە پێگەشتنە لە ڕێی پەروەردە و کللتورەوە بەبنای یەکەم دروستە بێ بۆیە بەڵێ ئێمە ئەو پەیوەندیانەمان دروست کردووە و لە تێگەشتنامەی هاوبەشمان لەگەڵ ئەو شارانەیە هەیە و ئێمە پێش بە حاڵی خۆمانوەکو پارێزگاری سلێمانی پشتیوانی گەورەی ناوەندەکانی توێژینەوە و زانکۆکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان کردووە هی هونەرمەندەکان کردووە هی توێژەرەکان کردووە کتێبمان چاپ کردووە دیداری هاوبەشمان کردووە و لەم ڕۆژانەشا دیداری وەبەرهێنانی هاوبەشەکرێت و ژمارەیەکی زۆر لەو خۆشەویستانە لەوێەوە تەشریفیانیەت بۆ سلێمانی و بۆ کوردستان و وەبەرهێنەکانمان هەناوە لە سنە سنتەر دروستکەن و داوامان لێ کردوون کە وەبەرهێنانی هاوبەشمان هەبێت چ کۆمپانیاکانی ئەوان لە هەرێمی کوردستان چ ئەوانەی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم پەیوەندیانە بەردەوامن لە ئاستە زانکۆیەکە بەردەوامن لە ئاستی گەشتیاری بەردەوامن لە ئاستی کللتوری بەردەوامن و لە ئاستی شوێنەوەرناسی بەردەوامن ومێ دەکەین بتوانین بە هەمومان ئەم پەیوەندیانە بەهێزکەین. بەڵێ بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.